جیاوازی ئەوەیە کە لە بازارە گرنگترە بە زیاتریش پارەکە بەس خەڵک گرنگی پێ نادا. هۆکارەکە ئەوەیە کە خەڵک وەڵاهی لێکردنەوەشی بە زەحمەترە لایدی کە زیاتر نەرمە بیتن نەخۆ لۆ ماڕێش خۆشترە لۆ دۆشاویش هەر زیاترە ئەوەکە باشترە ئەوە هەر بە خۆماڵیە بەڵێ بەخۆ بەرهەم دەین بەروبوومی خۆماڵی باشترە لای دەرەوە دێتن هەر خۆشتریشە و ڕێکوپێکتریشە ها ئەوە تەماتەی خۆماڵیە هەدی ئەوە تەماتەی خۆماڵیە بەڵێ ئەو تێها ئەوێ هەیە چیلۆک هەتا چیلۆکی هەیە بە خوددا ئەمە فێرە هیچی شەچی نینە جیها ئیش بە سەنایی ئەویەکەین ئەوێ دیش ئاسانترە لەوەی بە خودای دۆشاوی خۆشترە و لۆ ماڕش خۆشترە ئالۆ هەر هەموو لۆ شیوێ لۆ زەلاتی لۆ هەر هەموو شتی خۆشترە لە ئەوەی لە دەرەوە دینی لە ئی خۆماری باشترە لەوێدی هەر فەرقینی هەر وچیەکە بەس ئەوە زیاتر نەرمە بیتن زیاتر نەرمەبی نەخۆ هیچ ئەوەی نییە هۆکاری ئەوەیە تەماتەکە لە ڕووی لۆ ماڵێ خواردن و تام و چێژی تایبەتی خۆی هەیە ئەوە نیە ئێستاوە تفلەکەشی چرترە ئەوە نەرم و خۆشە و زۆر بە ئاوە و لە بازاڕیش زیاتر پارەیەکەتنەوە تەماتەیە تەماتەی خۆماڵی بەلێ زیاتر لە منتقێ سولێمانی برین لە ڕانیە و شەقلاوە و مەسیف و کۆڕێ و ئەو جیانە لە هەولێرش مشتری خۆی تایبەتی هەیە ئەوە نییە برەی بەعام خەڵکەکە مشتاقبی خەڵکی هەولێرە زیاتر مەراقی ئەو تەماتەیە نەک ئەو تەماتی خۆماڵی بەێ سۆپەر ئەوە بەس لەبەرەوەی ئەوە حیشکە زیاتر مقاومەی هەیە ئێستا کە تو ئەو تەماتەیە بێ بازاری لۆ دوکانداری مقاومەی زیاترە لەوەی ئەوە کەمەک بێ مقاومەیە و کەمەک خۆ ناگریتن ئەوە زیاتر خۆی ئەگریتن لە ڕووی دۆشاوە تەمان ئەوە زۆر بە ئاوترە و تەماتی خۆماڵی زۆر بە ئاوترەوە هیچکەوە هیچ ئاوی هەر نییە ئەوە گە لە چاوە حسابی لۆ بکەی ئەوە ئاوی نییە لە چاوەی ئەوە زۆر بە ئاوترە و زۆر تام و چێژی خۆشترە لە هەملو ئاوە تەماتێ و هەملو خواردنە ماڵێ ڕۆژانە کە بەکاری دێنی